ئەوەی جۆمان لێبوو گوتاری مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بوو کە لە زانکۆی سەلاحەدین لە خولێکی دیکەی دەرچوانی قوتابیانی زانکۆی سەلاحەدین پێشکەشی کرد. لە نێو گوتارەکەیدا کۆمەڵێک پەیامی تێدا بوو و باسی لە پەیوەندەکانی هەولێر و بەغدا کرد، باسی لەو هەوڵە کرد کە ئێستا هەوڵێک لە ئارادایە لەلایەن بەشێک لە فراکسیۆنە کوردستانیەکانەوە بۆ کۆکردنەوەی ئیمزایان دەست پێ کردو بۆی کە لەلایەن بەغداوە ڕاستەوخۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێرێت. تێشێک دەخەینە سەر گوتار و پەیامەکانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان شرۆڤەی ئەم پرسە دەکەین بە میوانداری بەڕێز ڕێباز حەملان یاریدەدەری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەی بەڕێز ڕێباز بەخێربێ سوپاس بۆی کە ئامادەی لەگەڵمان. ڕێک لەو قسەی سەرۆکی حکوومەتەوە دەست پێ دەکەم کە دەڵێت پێداگری لەسەر ئەوە کات نابێت لە بەغداوە موچە ڕاستەوخۆ بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێرێت، دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کارە هی ئەرکی خۆیەتی و وەک هەمیشە دەبێت خۆی ئەو کارە بکات. بۆچی پێداگری لەسەر ئەو خاڵاکە؟ زۆر سپاس بۆ جەنابتان و بینەرانی بەڕێز کاک مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لە بیدایەتی ئەم کابینەیە و هەتا ئەمڕۆ هەچ سەختیەک، هەچ دژواریەک، هەچ ڕێگریەک، هەچ کێشەیەک بۆ هەرێمی کوردستان ڕووی یابێت ڕاستەوخۆ لە پرێس کۆنفرانسێکە یاخود لە وتارێکە خۆی هاتووە ڕاستەوخۆ پەیامی ڕاستگۆیی خۆی بە خەڵکی کوردستان وتووە لە زروفێکی باش هەبوو بێتنیا لە زروفێکی خراپ و کەسێک بووە لە هەموو ئەو ڕۆژانی ئەو قۆناغە سەختانی کە بەسەر لەم 4 ساڵایە بەسەر حکوومەتی کابینینەوە هاتووە شانی داوەتە بەر هەموو مەسئولیەتێک و کەسایەتێکی ڕازگۆ و نیشتیمان پەروەرە و داوا لە خەڵکی کوردستانەکەم داوا لە هاو نیشتیمانیانەکەم کە سەیری وتار و گفتارەکانی جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بکەن باش بێت بە تەکید بۆ هەموو حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ هەموو خەڵکی کوردستانە هەر کاتێکی کارێکی خراپ ڕووی دابێت جەنابی سەرۆکوەزیران هاتووە خیتابی یاوە یاخود مخاتبەی هاو نیشتیمانیانی کردووە بۆی ڕوونکردونەوە چییە؟ ئەوەی ئەمڕۆ جەنابی سەرۆکوەزیران باسی کرد لە وتارەیە بەڕاستی وەکو جەنابەت باسی کرد هەمووی پەیامی ڕاستەقینە و پەیامی ڕازگۆیانە بوو بۆ هاو نیشتیمانیان. یەکەم ئەوەی کە گرنگە خەڵکی کوردستان و موچەخۆران بیزانن کە جەنابی سەرۆکوەزیران ئەمڕۆ بۆ قسەکەی جەنابەت بە شێوازی کە باسکەم نەیوتۆ نابێت ئەڵێت دەست مەسەلەی هاتنی موچە جارێ ئەوە بابەتێکی سرف دەستوریە. یعنی من حەزەکەم بۆ خەڵکی کوردستان و موچەخۆرانی ڕوونکەمەوە لە دەستوری عێراق کە لە سەدا 95 خەڵکی عێراق و بە هەرێمی کوردستانی شۆدانی پیاوە لە مادەی 121 کە 5 فەقەرەیە لە فەقەرەی سێمی لە بابی سێمی بەباشی بە ڕوونی باسێواکە کە هەرێمی کوردستان هەرێمێکی دەستوریە و ئەو ئیراداتانەی کە بۆ هەرێمی کوردستان دێت ئەبێت حکوومەتی هەرێمی کوردستان کە حکوومەتێکی شەرعی و دەستوریە چونکە هەر لە مادەی یەکەمی لە فەقەرەی یەکەمی مادەی 121 خۆی ئەڵێت هەرێمی کوردستان مافی هەیە دەستگای تەنفیزی تەشریعی قەزایی هەبێت و هەرێمی کوردستان خۆی ئیدارەی خۆیەکات و خۆی ئیدارەی ئیراداتی خۆیەکە و خەڵکەکەی خۆی بەڕێوە ئەبات. خۆمە لە دەستورە هاتووە کەواتە لە بەپێی مادەی دەستور شتیوانی حکوومەتی عێراق ڕاستەوخۆ تەعامل لەگەڵ هاو نیشتیمانیانی هەرێمی کوردستان بکات نە لەسەر موچە نە لەسەر هیچ بابەتێکیکە چونکە حکوومەتێکی شەرعی فیدراالی دەستوری لە هەرێمی کوردستان هەیە کە ئاعترافی لەلایەن دەستوری عێراق و پێکراوە و ئاعترافی لەلایەن میزانی عێراقی شۆ پێکراوە لە میزانی ساڵی 2023 لە میزانەکە هاتووە کاڵێت حیستەی هەرێمی کوردستان لە ڕێی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی دارایی هەرێمی کوردستانەوە دابەشەکرێ. خاڵێکی کە ئەوە کەوەکو بۆی هاو نیشتیمانیان بزان کە مەسەلەکە یەکەم دەستوریە کە ڕاستەوخۆ حکوومەتی عێراق تەعامل ناکات. دوو بابەتێکی کە هەیە جەنابی سەرۆکوەزیرانی عێراق لەو ماوەی چەند هەفتەیەک لەمە پێش دانیشتێکی ڕۆژنامەوانی کرد لەگەڵ کۆمەڵێک میدیای عێراقی و یەک دوو میدیای هەرێمی کوردستانیشی تێدا بوو لێ زۆر بە واضحی وتی شتێک نییە لە ناو میزانیە ناوی ڕەواتبی هەرێمی کوردستان بێت وتی بابەتێکە پێڵێن حیسەی هەرێمی کوردستان لە میزانیە تەخسیساتی ئیقلیم کوردستان لە میزانیە لە ناو زمنی تەخسیساتەکە لە ناو میزانی عێراق یاخود کە لە پەرلەمانی عێراق پەسەند کراوە
دوو مادەی تایە کە تایبەتە بە هەرێمی کوردستان لەوێ وردەکارێکی تایە کە شتێک جیا نەکراوەتە ناوی ڕەواتب بێ. خاڵی سێم ئێمە تا ئەم کاتەی کە لەگەڵ جەنابتانە دانیشتوین بەردەوام حکوومەتی هەرێمی کوردستان لە هەموو مفاوەزاتەکانیان لەگەڵ عێراق یەک کێشەی ڕئیسیمان هەیە کە تا ئێستا ئاعترافێکی تەواوەتی نییە بەو لیستەی کە لە هەرێمی کوردستان هەیە کە ژمارەکەی زیاتر لە 1,254,000 موچەخۆر هەیە. ئەوان تا ئێستا لە میزانی خۆیانە تەسبیتی مۆزەفی فەرمانبەرانی هەرێمی کوردستانیان بە 682,000 کەس کردووە. بە تەقاعودی یاخود بە خانەنشینەوە یاخود بە سەربازیوانێ ئەو ژمارانە دانیان پێدانە ناوە تا ئێستا ژمارەکە چەنە. ئایا ئەگەر هەرێمی کوردستان یاخود بەغداد خۆی موچە بنێرێ بۆ هەرێمی کوردستان 940 میلیارد دینار بنێرێ بۆ هەرێمی کوردستان بۆی موچەی موچەخۆرانی پێ بدرێت بە تەکید نادرێت. ئێستا ئەوە لەسەر حالێن کە مانگی 7 و 8یان نەنارد بە چوونی جەنابی سەرۆکوەزیران بۆ بەغداد وەوای کرد کە یەکڕیزێکی هەموو لایەنە سیاسەکانی بەشدار لە حکوومەت و هەروەها بەسپاسەوە ئەو لایەنانی کە بەشداریژنین لە حکوومەتی هەرێم وەکو فراکسیۆنەکانیان لە بەغدا بەشداریان کرد کە وەکو یەک تیم وەکو هەرێمی کوردستان چوون مفاوەزاتیان لەگەڵ سەرجەم لایەنەکان کرد و جگە لەگەڵ جەنابی سەرۆکوەزیرانی عێراقی بە هەموو ئەو مفاوەزاتە توانیمان بۆ 3 مانگ 700 میلیار بە قەرز بماندنێ کە لەسەر مانگی 9 حسابیان کردووە. ئێستا بە چ میکانیزمێکەوانیان بۆ ئەوەی کە ئەو پارێ دابشکن. بۆیە پەیامەکەی جەنابی سەرۆکوەزیران وازەح بوو بۆ خەڵکی کوردستان کە یعنی بەڕاستی ئەوەی کە ئێستا هەندێک لایەن و هەندێک ئەشخاص و هەندێک پەرلەمانتارێکە جگە لە یاریکردن بە عەتف و سۆز و مەشاعیری موچەخۆران و هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان هیچی مزایدەیەکی تەواوی سیاسی و خۆ ئامادەکردنە بۆ انتخابات. کەکرێ بازنەهاوەکی سیستەمی فێدرالی لە هەموو دنیایش یعنی ئەمریکا بگرە حتا بەلجیکا حتا سوێسرا یعنی کو عراقی بووە مۆدلێک هەرێمی کوردستان و عراق بووە مۆدلێک ji بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستیی یعنی لە هەموو وڵاتێن فێدرالدا ئالیین فێدرال خودی مەسلەی پەروەردەدات مەسلەی موچەدات مەسلەی ئەولەیدا هەمووی خودی بریاری خوانە یعنی ئەف پارلەمەنتەر براستی بۆ مرۆڤ gelek عجیب تێ چاوە هەن پارلەمەنتەری کورد داخواز بکەن ji بەغدا موچە یەکڕاست بۆ موچەخۆرێنی هەرێما کوردستانی بچێ. یعنی ئەف نەوەکی تێکیلداریەکی نزیکبوونی هەڵبژارتنانێژیت چاوە ئەزانی مەسەلەکە براگیان ناخۆشەکەی لەوایە کە تا ئێستا هەندێک پەرلەمانتار دەستوری هەر نەخوێنێتەوە هەندێک پەرلەمانتار ئەستەن لە سیستەمی فیدرالی هەر تێنەگەیشتووە یاد دوو دێر سێ دێر فڕیاد لە سۆشیال میدیا و لە ناوی ئەعلامە و شتێکە نووسێ هەر نازانێت خۆشی چی وتووە. یعنی من بڕواتان بێ بۆ خەڵکی کوردستانی ڕوونەکەمەوە ئەگەر هەندێک لەو بەڕێزانی کە ئەو شتاناکەن لەگەڵیانە لە دانیشتێکی ئاسایی دانیشە خۆیان ئەڵێن بەدەمی خۆیان چەند جار بن لە زۆربیانم بیستوەڵە ئێچی بکەین یعنی خەڵگەوەی پێخۆشە بێ ئێمە ژوا بڵین ئەگینە خۆشیان بڕوان بە قسەکەی خۆیان نیەوە خۆشیان نەزانن ئەوەی ئێڵێن نە دەستوریە نە قانونیە نە شەرعیە نە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و نە لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە. جەنابی سەرۆکوەزیران ئەمڕۆ بە وازەحی یەک دێڕیوت کەوتی هەرێمی کوردستان ئەگەر لاواز بێت ئەگەر هەرێمی کوردستان بچێتە مەترسیەوە وەڵڵا ئەو یەکەم کەس ئەو لایەنانە کەونە مەترسیێوانی ئەو کەسانە کەونە مەترسیەوە کە ئەم هەوڵانە ئەیان. من شتێکی کە بۆ جەنابتان ڕووکەمەوە مانگی 7 و 8 حکوومەتی عێراق ئەبوایە بەشە بودجەی هەرێمی کوردستانی بناردایە بە موچەشەوانی نەینارد یخۆکە نەینارد نەهاو فەرقی هەولێر و دووە بکە لەگەڵ سلێمانی و هەڵەبجە نەهاو پاری کەلار و کفری و هەڵەبجە و هەورامان و سلێمانی بنێرێ ڕانیە بنێرێ بڵێ وڵا کاکە ئەوان عەتفیان لەگەڵ ئێمە باشترە و لایەنەکانی کە لەوێ باڵا دەستن لەگەڵ ئێمە پەیوەندەکانیان باشترە ئەوان جیاوازی ناکەن لە بینی هیچ هاونیشتیمانێکی هەرێمی کوردستانە. بۆی ئەو لایەنانەی کە بە حسابی خۆیان پەیوەندەکانیان لەگەڵ بەغدا باشە پەیوەندەکانیان لەگەڵ لایەنە شیعەکان باشە پاسەوانەکانی چواردەوری خۆیان ستافەکانی چواردەوری خۆیان نووسینگەکەی خۆشیان 3 مانگە موچیان وەرنەگرتووە. ئەی باشە خۆ ئەگەر تۆ
ئەچی دەوەندە دڵسۆزن و ئەوەندە کەسایەتیەکتان هەیە لە بەغدا ئەوەندە پەیوەندیتان باشە هیچ نەبێ خزمەتێکی چواردەوەرەکەی خۆتان بکەن اینجا بۆ خەڵک لەبەرەوە ئەست و ئەساسی نییە کە ئەوانەی کەیەن هەندێک مزایداتەکەن تەنها بۆ جوڵاندنی ئەوە وەکو جەنابەت باس کرد بابەتی فیدراڵی لە هەموو دنیا پێناسەی خۆیە دەستور و قانون واجبات و مافەکانیشی دیاری کردووە. کاگڕێباس باز لەواکرێ نردنی موچە لەلایەن بەغداوە قەواری هەرێمی کوردستان لاواز دەکا ئایا چ پەیوەندیەک لەویادا هەیە نردنی موچە و قەواری هەرێمی کوردستان نیەتەکە وازەحە چییە؟ نیەتەکە ئەوازەحە ئەو هەندێک لایەن هەموو ناڵم هەندێک لایەن لە بەغداد و بە پشتیوانی هەندێک لایەن لە هەرێمی کوردستان دەیانەوێت ئەسڵەن هەرێمی کوردستان نەمێنێ شتێک نەمێنێ قەوارەیەکی فیدرالی دەستوری نەمێنێ ناوی هەرێمی کوردستان بێت نیەتەکە وازەحە بۆیە هەر جارە بە بیانوێت هەر جارە بە شێک جارێ من شتێکی کە هەیە کە پێویستە بۆ خەڵکی کوردستانی ڕوونکەینەوە دادگای فیدرالی لە بەغداد کاری فەرمی ئەم دادگایە ئەوەیە هەر بابەتێک کە لە عێراق لە حکومەتی عێراق یاخود لە هەرێمی کوردستان دەرئەچێت ئەگەر نادەستوری بوو ئەم دادگایە بۆی هەیە بڕیارێک بات بڵێ ئەم بڕیارە یاخود ئەم قەرارە نادەستوریە بەڵام تەداخلکردن لە هەندێک بابەتی زۆر ورد یعنی ئیشی محکمەی فیدرالی نییە بۆیە بەداخەوە ئەم لایەنانی بەغداد و هەندێک لایەنی کوردستان ئیستیغلالی ئەم محکەمەیان کرد بەدەیان قەراری نادەستوری و ناشەرعی و ناقانونی و نانەتەوەی دژی هەرێمی کوردستان بۆی هەرێمی کوردستان لاوازکەن ئەو بەڕێزانەی کە ماوەی چەندین ساڵە بەتایبەتی لەم ساڵدا هەوڵێکی زۆریان زەختێکی زۆریان لەسەر کابینەی نەوە حکومەتی هەرێمی کوردستان دروست کرد ئەبێ حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا ڕێکەوێت ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا ڕێکەوێت ساڵانە ئەوەندە تریلیۆنیانمان بۆیێت ئەمەندە وەرەقەمان بۆیێت ئەمەندە دەفتەرمان بۆیێت ئەمەنیان لەم بابەتە خستە مێشکی خەڵکەوە فەرموو لەگەڵ بەغدا ڕێژکەوتین لەسەر نەفت ڕێکەوتین لەسەر ئیراداتی غەیرە نەفتی ڕێکەوتین لەسەر خاڵە سنووریەکان ڕێکەوتین لەسەر هەمووی ڕێکەوتین جێبەجێ ناکەن ئیلتیزام ناکەن یعنی چی بکەین هەر ئەو بەڕێزانەی کە ئەم بانگەشانەیان کرد بۆی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا ڕێکەی ئەو پارانەمان بۆیێت ئێستا ئەوان سەری نەگرت و قسەکەی ئەوان شکا کە قسەکانیان ڕاست دەرنەچوو اینجاهاتن ئێستا ئەم بابەتەژەکەن من دڵنیای خەڵکی کوردستانەکەم و تەحەدای هەموو لایەنانەژەکەم کە ئیمزایان کۆ کردوێتەوە و خەریکی ئەم بابەتەن ئێستا هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان بێت بڵێت باشە بەسەر چاو فەرمون لە مانگی بۆ موچەی مانگی هەش بۆ موچەی مانگینۆ فەرموبای بەغدا بێ پارەکەی بە ئەگەر ئەوان 940 میلیارد دیناریان بۆ هەرێمی کوردستان نرد ئەوە بەڕاستی یعنی من نە لە میزانەیە زانم نە لە مالیە زانم نە لە هیچ شتێکی لە سیاست گەشت ئەمێ ئەو پرسیارە بکەم ئەوەی کە هەستاوە بەم کارە بەم ئیمزا کۆکردنەوە زۆرینەی فراکسیۆنە کوردستانیەکانن ئەوەی کە واژووی نەکردووە پارتی دیموکراتی و کوردستانە کەواتە کاتێک زۆرینە ئیشێک بکات هەڵەیە من یەک بەدیویشی کە وەڵامی جەنابتێمەوە لایەن هەیە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانە لایەنی سەرێکی حکوومەتی هەرێمی کوردستانە خۆی ئاگاداری ورد و دریشتی سیاسەتی نەوتە ئاگاداری ورد و دریشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵێ بەوازەحی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاگای لە سیاسەتی نەوتە ئاگای لە داهاتی نانەوتی و داهاتی گومرگەکانە کە بەشێکی زۆری لە سنوورەکانی خۆیەتی زۆربەی سنووری هەرێمی کوردستان بە ئێرانەوە لە سنووری خۆیەتی گومرگەکە لای خۆیەتی باج لای خۆیەتی ڕسوماتی ناوخۆ وەزارەتی ناوخۆ لای خۆیەتی وەزارەتەکان لای خۆیەتی یعنی قابلە خۆی نازانێت کە ئەو بابەتە نادەستوریە و خۆیان لە چەندین ساڵە لەم حکومڕانیان شەریکی سەرەکین سەرۆکوەزیرانیان هەبووە جێگیری سەرۆکوەزیرانیان هەیە وەزیری سیادیان هەیە ئێخۆ خۆیان نەزانن کە وردەکاریەوانیە ئێمەسەن چۆن نەچن ئەم بابەتە یعنی ئەوان نابووە یعنی ئیواژووی هەچ کەسێکی لەسەر بووە نابووە واژووی ئەوانی لەسەر بووە پارتی دیموکراتی کوردستان فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان حیزبێکی قەومی و نیشتیمانی و بەرگریکارە لە هەرێمی کوردستان و چۆن لە ڕابردوو زۆر سەختی بڕیوە و زۆر بەرگریکار بووە لە مافەکانی هەرێمی کوردستان ئێستاش بەردەوامەوە بەردەوامی ژەبێت بۆیە بە هیچ شێوەیەک ئیمزا لەسەر کارێکی وا ناکات چونکە ئەوەی کە شەڕەکات لەسەر قوت و ژیانی خەڵک ئەوە پارتی دیموکراتی کوردستانە جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانە ئەوەی جەنابی سەرۆکوەزیران هەندێک نەرمی نواندووە بە تایبەتی لەگەڵ هەندێک لایەنی توندڕە و بەرامبەر هەرێمی کوردستان تەنها لە پێناوی موچە و قوت و ژیانی خەڵکایە بەڵام هەندێشت چەند جارە مەموتووە بە کردەیی فەرقی هەیە لەگەڵەوەی کە تەنها قسەیەک بێ و
وتارێک بێ و پامێکی سیاسی بێ سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان و سەرۆکی هەرێمی کوردستان و جەنابی سەرۆک بەرزانی بە شەو ڕۆژیان خستۆتە سەریەک لە پێناو ئەوەی کە بارودۆخی عێراق تێک نەچێ بارودۆخی هەرێمی کوردستان تێک نەچێ بۆیە ئەیانتوانی زۆر مووقیفی سیاسی و گەورە قرار بن بەس نیان کردو لەبەری دۆخەکەی ئەوە نییە بۆیە ئەو نەرمیانەی کە نواندووشیانە لە ئێستاە لە پێناو ئەوەیە کە ژیانی خەڵکو و موچەی موچەخۆران دابین کرێ هەموو جارێکیش دەرکەوتووە کە جەنابی سەرۆکوەزیران خۆی چۆتە بەغدا و یاخود خۆی هاتوتە سەرخەت نەتیجەی ئیشەکان دیار بوو بەڵام ئەم اتفاقەکەگەن ڕسمێک لەگەڵ جەنابی سوودانی دانێن بە حساب اتفاقێکیان کردو لە پێناوی خەڵکە هیچ کاتێک نەتیجەی نەبووە نەتیجەی لەوانەیە هەبوو بەبز نەتیجەی سلبی ئەم واژۆکۆکردنەوەیە لە دوای سەردانەکەی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستانەوە بوو هەر کاتێک هەرێمی کوردستان جەنابی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان کارێک بەدەست بێنێت کە بۆ بەرژەوەندی خەڵک بێ و سوودی بۆ ژیانی هاونیشتیمانیان هەبێت لە چەندین لایکەوانێ هەوڵی تێکدانی ئەوایان کە نەتیجەکەی بەرەو شتێکی کە ببڕۆ ئیگینا ئەوان خۆیان لەگەڵمانابوون خۆیان هاتوون بە بەغدا خۆیان یاوەری جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانیان کردو ئاگیان لە دانیشتەکان هەیە لەگەڵ لایەنە سیاسیەکان ئاگیان لە دانیشتەکان هەیە لەگەڵ جەنابی سەرۆکوەزیران ئیتیفاقیات هەیە ڕێکەوتن هەیە ئێستا هات تۆ خۆت مادەم لەو ڕێکەوتنانەی چۆنیت واژوو لەسەر شتێکەکەی کە دژی ئەو ڕێکەوتنەیە کە دژی ئەو قسانەی کە خۆتان کردوتانە حنی من هەندێشت نازانمە بێتە یعنی هەموو حیزبێک مافی ئەوەی هەیە ململانی سیاسی بکە هەموو حیزبێک مافی ئەوەیە بانگەشەی سیاسی بۆ حیزبەکەی خۆی بکە بەس بانگەشەی دەستکەوتەکانی بکە بۆ خەڵک بانگەشەی کارێک بکە کە بۆ خەڵکی کردووە نەک بە تێکدانی ئەو بابەتە بکە کە بە تێکدانیەوەی کە لەسەر قوتی خەڵک مزایدەی سیاسی بکە لەسەر ژیانی خەڵک یعنی هاونیشتیمانیەک موچەخۆر یعنی مافی خۆیانە کە داوای حەقی خۆیانەکەن یعنی حکوومەتی هەرێمی کوردستان خۆراگری ئەو حکوومەتە بە خۆراگری و خەڵکە و موچەخۆرەیە کە ماوەتوانێت بەڵام بەرلا ڕێدابنی لەلایەن فئەیەکی کەم لەلایەن نخبەیەکی کەم لەبەر بەرژەوەندی شخصی خۆیان ویان کردو یاری بە هەست و سۆزی و موچەخۆران ناکەن بابەتەکە بە حیزبی ناکەین بەڵام گرنگە و پرسیارەش بکەین وتمان فراکسیۆنەکان واژۆیان کردووە پارتی دموکراتی کوردستان لێ کردووە بەڕێزت باست لەوە کرد کە پارتی دموکراتی کوردستان حیزبێکی خەمخۆر و نیشتیمانیە باشە بەڵام خۆ دەبێت لە بەرامبەردا پارتی دموکراتی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان چارەسەرێکیان پێبێ بۆ ئەو پرسە بەس چارەسەر لە کاتی ئێستا کردومانە ئەوە نیە جەنابی سەرۆکوەزیران چووە لەگەڵ حکوومەتی عێراق تەفاهومێکمان کردووە کە ئەبوو ئەم سێ مانگە لە پێناویەوەی کە موچەی موچەخۆران دابین کرێ سێ مانگ قیز بیرە بە هەرێمی کوردستان مانگی 600 ملیار و 600 ملیاری یەکەم هاتووە ئێستا بۆ مانگی نۆ و مانگی دوو جاریکە 600 ملیار ئیتفاق کراوە ڕێکەوتن کراوە و بە حساب لە ئەو لایەنانی کە ئێستا ئیمزایان کۆ کردوتەوە خۆیان لەو ڕێکەوت نابوون ئەوە پێڵێن چارەسەرێکی کوردخایەن بۆی کە ژیانی هاوڵاتیان بەردەوام بێت بەڵام چارەسەری دووەمیش کە جەنابە دەڵی بێت چارەسەر دۆزین کرد دۆزیمانێتەوە ئەویش ئەوەیە لیژنەیەک پێک هاتووە لە هەرێمی کوردستان و لە حکوومەتی فیدراڵ کە بەپەلا تعدیلێک لە یاسای بودجە بکرێت بۆ ساڵی 2024 چونکە ئەو بابەتی کە پێڵەن ئینفاقی فعلی زەرەرێکی کەمەرشکێنی لە هەرێمی کوردستان داوە ئێمە جەنابی سەرۆکوەزیران لەم گەشتەیە بۆ بەغداد داوای کردووە تەنها فقەڕەی موچە بابەتەکانی تری بودجە لە سیادی و لە حاکیمە و لە تەشغیلی و لە ئیسیسمار ولا بنرێ مشکلە نییە تەنها فقەرەی موچە نەخرێتە بابەتی ئینفاقی فعلی و بۆیە ڕێژەکەی بەرز بێتەوە لەو پارەی کە دایان ناوە ئەوە چارەسەری دووەمە چارەسەری سێمی ژەوەیە ئێستا ڕقابەی مالی بەغداد و ڕقابەی مالی هەرێمی کوردستان هەتا ئەمڕۆژ بەردەوام لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکایەتی ئەنجومەنی قەزا و هەموو وەزارەتەکان وا خەریکی ڕێخستنەوەی میلاکات و لەگەڵ ئەنجومەنی ڕاژە خەریکن پێکەوە کە میلاکی هەرێمی کوردستان بە پوختەیی تەسلیمی بەغا بکرێت ڕقەمێکی دەحدیدیان بیترێ بە ئامادەبوونی خۆیان بۆی کە ڕقەمێکی حەقیقی کە ئەوان دایمە بە دوایە گەڕێن ئەڵێن ئەمە وانیە وایە فەرمەوە ڕقابی مالی بەغا خۆی لێرەیە خۆی لەگەڵ ڕقابەی مالی هەرێمی کوردستان بەردەوام لە وەزارەتەکانن بۆی کە میلاکاتی حەقیقی و هەیکەلی حەقیقی هەموو حکوومەتی هەرێمی کوردستان خراوەتە بەردەستیان ئێمە بەردەوامین لەوەی کە لەگەڵ بەغا بگەینە ئەو ڕێکەوتنە بنەڕەتیەی کە بەردەوام موچەی موچەخۆران نەبێتە
بابەت و کارتێکی سیاسی کە بەردەوام دژی هەرێم بەکارێنن کاک ڕێباز چ لە بەغداد چ لە ناو لە بابەتەکە دوور ناکەوینەوە بەڵام ئەو قسەی باست کرد ئینفاقی فعلی بەڕاستی لای هاوڵاتیان لە هەرێمی کوردستان بۆتە جێی باس و پرسێکی گرنگ باشە بۆچی تێپەڕی بەسەر فراکسیۆنە کوردستانەکانە بە پارتی دیموکراتی کوردستانیشەوە قەزێ تێپەڕی نییە قەزێ فەرزکردنە مەسەلەن ئەوان ئەو فراکسیۆنانی کە لە بەغدان لایەنە شیعەکان ڕێژەی کورسەکانیان زۆرترە لە ناو پەرلەمانی عێراق و بەڕاستیش بودجە زۆر دواکەوت ناکرا ئێمە لەسەر فەقەرەیەک کە بۆتە ئەمری واقع نەیکەین نگینە ئەوە بەڕاستی لە سەردەمی بەڕێز حەیدەر عەبادیان بابەتە هاتە پێشەوە کە ئینفاقی فعلیگینا هیچ معنایەکی دەستوری و شەرعی نییە ینی من نازانم ئەمە چ بابەتێکە بەڵام ئەوەش دیسانەوە یعنی مەسەلەن ئێستا حکوومەتی عێراق لایەنە شیعەکانی عێراق کە لایەنی باڵادەستن یان لەسەر تەلەڤیزۆن و لە پەیامەکانیان ئەڵێن ئێمە هاونیشتیمانیەکی هەولێر وەکو هاونیشتیمانێکی بەسڕە سەیرەکەن ئێوە لە کاتی فعلا لە کاتی کردەیە ئەمە جێبەجێ ناکەن ئەوان هاتوون 15 پارێزگای هەرێم دەوڵەتی عێراقیان وەکو یەک داناوە لە دوای ئەوەی کە میزانی ئەوان دیاریەکرێت بە ناوی ئینفاقی فعلیەوە لە دوای ئەوەی کە میزانەکەیەنن بودجەی حاکیمە و سیادەی لێ دەرەکەن اینجا ئەوەی ئەمێنێتەوە بۆ 15 پارێزگاکەی عێراق دیاریەکەن اینجا لە دوای ئەوە یەن ئەڵێن لە سەدا 12.67 بۆ هەرێمی کوردستان یعنی 4 پارێزگای هەرێمی کوردستان 4 پارێزگای هەرێمی کوردستانیان بەدەر کردووە لە 15 پارێزگاکەی تر لە ئینفاقی ئەوان دەرەکەن اینجا 12.67 ئەوەیەن بە ئێمە ئەمە یعنی بە تایبەتی لەسەر ڕەواتب زۆر مشکلێکی گەورەی بۆ دروست کردوین ئەوان بە هەموو حساباتی کردوانە 500 میلیارد بە حساب بنێرن بۆ هەرێمی کوردستان ئەگەر میزانێ بنێرن ئێمە بەز موچەمان 940 میلیارد دینارمان پێویستە بەوەی هاوپەیمانانیشەوە لەبەرەوە کاچیتە وردەکاری کاچیتە ناو بابەتی میزانیە زۆر کاری تایە کە زەرەرێکی گەورە لە هەرێمی کوردستانەیە ئەگەر بەو شێوەیە جێبەجێکرێ بەڵام بەداخەوە هەندێک کەس یا خۆی لە هیچ لە بابەتەکە نازانێ یا باشی لێزانێ و لە پێناوی بەرژەوەندی حیزبی و شخصی خۆیان بە عکسی تیجاهەوەی شەکانەکە کەکرێ بازنها و مەسەلا هەناردەکردنا پەترۆلیشی نزانم یعنی چی کارگەری لەسەر ڕەوشا بودجێ دەبێ و گرێدای هەرێما کوردستانێژی هەنی ترکیە دبێژێ ئەس ئامادەمە دۆنێ وەزیری ئەنەرژی ترکیای بایراکدار بەرنامەکی تەلەڤیزیۆنی دەژی دیار کرد و ترکیە ئامادەیە لە هێڤیا عێراقینە هێڤیا بەغداینەک و هەناردەکردنا پەترۆلا هەرێما کوردستانی بریا جێ دەست پێ ئەوە بابەتێکە کەوتۆتە بینی طبعا ئێمە اتفاقمان کردو لەگەڵ حکوومەتی عێراقی کە نەوتی هەرێمی کوردستان فرۆشتنەکەی لە ڕێی کۆمپانیای سۆمۆ بێ کە ئێستا هەرێمی کوردستان بە پێی ئەو ڕێکەوتنە جێگیری سۆمۆ کە کووردە و جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان دەستنیشانی کردووە و ئێمە بەپێی ئیلتزاممان کردەوە بۆ ڕێکەوتنەوە کە با نەوتی هەرێمی کوردستان کە هەنارداکرێت لە ڕێی سۆمۆ بفرۆشێت ئەوەی ماوەتەوە ئەو ڕێکەوتنە ئەبێ لە بینی دەوڵەتی عێراق لە ڕێی کۆمپانیای سۆمەوە لەگەڵ حکوومەتی تورکیا بکرێ چونکە ئەو لە دوای دادگای پاریس ئەوان ئەو کێشەیە کەوتە بینیانەوە ئەو بابەتە ڕاگیرە ئێستا کە ماوەتەوە حکوومەتی تورکیا ڕازیە بەڵام حکوومەتی عێراقی لەسەر بابەتی نرخی ئینتاجی نەفت هی کۆمپانیاکان لەسەر ئەو کێشەی هەیە لەسەر ئەو غەرامەی کە ئەبێ دەوڵەتی تورکیا بیا بە حکوومەتی عێراقی و کۆمپانیای سۆمە لەسەر ئەوانە کێشیان هەیە ئیگیناوەکو بابەتەکەی کە ئامادەی تایە بەڵام پێم وایە نزیکبوونەوەیکی باش هەیە لە بینی هەردوو لایە و چەند جارێک وەزیری تاقەی یعنی وەزیری نەوتی عێراق چۆتە تورکیا و ئەوانیش وەزیریان هاتووە بۆی نزیکبوونەوەیەک هەیە بۆیە دڵنیام بە زەختی ویلایەتە گرتوەکانی ئەمریکا و UN و هەموو وڵاتانی کە لەو بابەتان هەموو زەختێکی زۆرەکەن کە دەست پێ بکاتەوە بۆیە من تەسەورەکەم ئەو هەناردەی کارگەریا بێ لەسەر ڕەوشا بودجێ دەبێ هەناردەکرد طبعاًەوە ئەسڵەن ڕاگررتنی نەوتی هەرێمی کوردستان یەکەم زەرمەند دەوڵەتی عێراقە چونکە تەسیل لە میزانەکەکە ئەمە اتفاقەکەمان بەپێی نەوتە تەسیل لە میزانی هەموو عێراقەکە لە هی هەرێمی کوردستانەکە لە بەرژەوەندی سەدان کۆمپانیاکە کە کۆمپانیای نێودەوڵەتین لە وڵاتن لەبەرەوە بە تەکی زەرری حتا زەرری لە نرخی نەوتداوە لە بازاری جیهانە چ گرنگێکی بۆ هاوڵاتیان هەیە لە هەرێمی کوردستان بە تەکیید هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە جارێکی تر بژانەوەیە کە بێتەوە بۆ خەڵکی کوردستان بە سەدان کۆمپانیا لە هەرێمی کوردستان خەڵکی هەرێمی کوردستان لەو کۆمپانیا نەوتیانە ئیشەکەنی خۆران باش دەبێت
خاتون ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان سەدبارەیەکەینەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەولەویەتی بۆ موچەیە بەڕێکەوتنمان لەگەڵ بەغدا بە نەفتی خۆمان بفرۆشین هەج ئیرادێک لەبەر دەستی ئێمە بێ بە ئەولەویەتی بۆ دابشکردنی موچەیە دواتر بۆ پرۆژە و بۆ تەشغیلی و بۆ بابەتەکانی ترە گەلێک سپاس بۆتە کێکێ ڕێباز و میوانی من زۆر سپاس بەڕێز ڕێباز.